ئیسا و شاگردەکانی وت هەڵەنجێک لەوە نییە کە ئایم لە خەتا نەکەفێدن. هەمان گەن و ڕوژە ئەو کەسەیلا کە بوون و بایسە لە خەتا کەفتن. ڕائەم خاسترە کە بەردە ئاسیاوێک وەسیێدن و ملێ و بخرگێدن لە دەلیا تا یەکە بودن و بایس و بانیە لە خەتا کەفتنە یەکێک لێ بەندەی لە خۆدا. سەهورەدەن و خۆدانەوە بودن ئەگەر براگەدان گوناهێک کرد بتەنیان وە پێیا ئەگەر تەوبە کرد ئەمجا بەخشنێ. تا هەیە ئەگەر لە یێ ڕۆژ 7 جار گەنی لە حەقدان کرد و 7 دەف هات و وەت پەشیمانم ئێوە بایە بەخشینێ. ئەمجا کلکردەکان و ئیسای خاوەن شکوه وتن ئیمانمان فلەوا بکە. ئیسای خاوەن شکوهیش وت ئەگەر و ئەندازەی دەنەکە خەرتەلێک باوەڕداشتون توانین وەی دارت توێ بوشین لە ڕیشیا دەرا و بچوو لە دەریا ڕیشێ بووەوە زەوە. ئەویش ئەو کارە کەیدن. کامدان ئەگەر بەردەیەک داشتون کە خەریکە وەرزێری یا شوانی ئەرادان بودن وەختێک کە لە دەیشتە و بایدنەوە ماڵ پێوشین یێ ڕاست بە و بنیشە و سەر خوانچە نان بخوا یانە لە جیاتی ئەوەوە پێوشین شامەگەم حازر بکە شاڵە خزمەتکاری بوەستە ناوقێ و بکەف لە خزمەتم تا من نان و ئاوەگەم بخوام ئەمجا لەوەولا توانی دەڕێ خوات چ شتێک بخۆیت. ئایا لە ئەو بەردە ڕێئی کارێکە ئەرادان کردیە دەستخۆشی کەین؟ سەئێوەیش هەلوەی شێوازە هەنای کول چ شتێکەوە پیدان فەرمان کریاس ئەنجام داین بوشن ئیمە تەنیا بەندەی لە بێمنەتێگیم هێ کارێکە کردیمەنە ئەرکە سەر شانمان بووە. وەختی ئیسا لە ڕێ ئورشەلیم بوو و ناوهێنە سامرە و جەلیلا چی لێبێنە ڕێگای کەفت و قۆلەنگێک تەقیاوە دانەفەرە کە مەریزی گوڵ داشتن. ئەو دانەفەرە کە خۆیان دوورگرتوون و دەنگە بارز چڕین ئیسا هەی مامۆستا بە زێریە دووە پیمان بێدەن. هەنەی ئیسا ئەوان دی و پێیان وت بچن و خۆدان نیشانە کاهەنەیل بێن. وەختی کەفتن وەڕێیا لە مەریزیەکە پاکۆ بوون. یەکێک لەلیان وەختی ڕەسیە و کە شەفاگرتیا هەڵگەردیاوە و ئاوازە بارز دەست کرد و زەکرە خۆدا کردن. خۆی خست لە خاکەپای ئیسا و سپاسێ کرد. سامرەییش بوو. ئیسا لەلێ پرسی مەگەر هەر داگلەدان پاکۆ نەون ئەنیو ئەو نوگلەکە هەندلەکو هیچ کام ترک لەلیان نەهاتنەوە تا سپاس خۆدا بکەن بێچگرەی خاوارە ئێکە ئیساوە پێوت هەڵس بچوو ئیمانت شەفات داس.